زۆر سوپاس. کێشەی ئەوەی کە ئێستا لە سیاسەی دەولیە یەکێک لە ئاڵۆزەکانی ئێستای سیاسی دەولی ئەو ئەزمەیە دروست بووە لە نەتیجەی ئیمتدادی حلفی ناتۆیە، ینی بەشێک لەوە دەگەڕێتەوە هەر لە دوای ڕۆخانی سۆڤێت ئیتر ئەو ڕێککەوتنەی کە لەگەڵ ئەو کاتەی سەرۆکی ئەمریکا جۆرج بوشی باوک لە مینیسک هەرە و شارەی کە ئێستا اتفاقی مینیسکی پێ دەڵێن دواتر دەچینە تەفاسیلی مینیسکەوە لەگەڵ غۆرباچۆفە ئەوە بوو کە بڕیاری برلینی شەرقی و غەربی کە ئەوە دەوڵەتە هەڵوەشێتەوە بێت ئەڵمانێکی یەکگرتوو هەندێک ڕێککەوتن کراوە لەسەرەوەی کە ئیمتدادی حلفی ناتۆ ئیتر بەڵێ ناوپەیمانی ناتۆ بەرەو شەرق نشێتەوە. ئەمە دەچێتە بواری ئەو ڕێککەوتانەوە کە غۆرباچۆف کاتی خۆی لەگەڵ جۆرج بوشی باوک سەرۆکی رووسیا بۆ کاتە بەڵێ ئەیشتان سۆڤێت هەڵ نەوەشابووە باش کە هەردوو ئەڵمانیا قەراردرا بێتەوە یەک و دیواری بەرلین ئەوە بوو لە نەتیجەی ڕۆخانی و ئەو حاڵەتانی کاتارەوە. بەڵام ئەمە دوای هەڵوەشانەوەی سۆڤێت و پەرچەکردداری ئەوەی کە 15 وڵات سەر بەخۆی بەدەستێنە، ینی سۆڤێت لەکەی هەڵوەشاوە لە 91 بەدواوە لە 91 بەدواوە 15 وڵاتی لێ جیا بۆ لە یەکێتی سۆڤێت 89 ئەوەی کە لە ئەزمەکەەوە دەست پێکرد ڕۆخانی دیواری بەرلین بوو. ئەوەی کە چۆن مەڵێ جورئەتی دا بە وڵاتانێک کە لە ژێر سایه هەیمەنەی سۆڤێتی 70 ساڵی تەمەنیدا جۆرێک لە جۆرەکان لەوێەوە ئیتر دەرگا کرایەوە 15 کۆمەڵ لە سۆڤێت جیابەوە ئەوەی کە ئەو ئاڵۆزیانی کە سۆڤێت تووشی بوو ڕۆخاوە ڕووسای ئەوەی کە اتحادی مایەوە لەوێەوە ئیتر دەرگای واڵاکردنەوەی بۆ ئەندامبوون بە تایبەت لە دوای ساڵی 2006 بەدواوە ئیتر ئەو وڵاتانە یەک بە دوای یەک داخڵبوون بە حلفی ناتۆ و رووسیا لە حاڵەتێکی بەهێزا نەبوو تا بتوانێت بەرگری لەوانە بکات. تاوای لێ هات کە ئەو پەیمانەی کە درا بوو جۆرێک لە جۆرەکان ئەمە لە لای رووسیا لە بەهاتنی پۆتن گۆڕانکاری بەسەرا هات. یەکێک لەوانە بۆ نمونە ئەگەر ئێمە هەمومان لەبیرمان ئەحداسەکانی شەڕی جۆرجیا پێنجڕۆژەی جۆرجیا چی پەلامارێکی هەردوو مقاتعی ئۆسیتا و ئەوەی کە بۆ لە جۆرجیا شەڕی پێنج ڕۆژە پەلامارێکی دڕندانەی جێشی ڕووسی ئەلەوێەوە دەستی پێکردووە ئەلەوێەوە ئیتر دەرکەوت کە ئەوروپیەکان لاوازن ناتوانن ئیتر بەرگەی ڕووسەکان بگنەوە بۆەوەی کە ئیعادەی هەیمەنەی خۆی بکاتەوە ڕووسەکان لەوێەوە ئیتر لە ژێر سایی پۆتیندا تێگەیشتن کە ئەو هەیمەنەی سۆڤێتە ڕۆخانەکەی هەڵەیەکی استراتیژی بوو بەنسبەت ئەوانە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەو 50 ساڵی تەمەنی حزبی شوعی لە رووسیا هەڵەکان کەڵەکەبوون بە تایبەت لە ڕووی ئابوووریەوە هەرسیێنە. بۆیە جۆرجیا یەکەم زەربەی ئەوە بوو کە ئەوروپیەکان نامەیەک بەدەست بێنن کە نزیک بوونەوە لە رووسیا کردارێکی گەورەی بەدەستێت بەداخەوە جۆرجیەکان ئەوە باجی ئەویاندا. پاشان ئەوەی کە ئێستا ڕۆژەفە ئەوەی کە ئێستا بەرقەرارە داخڵبوونی ئۆکرانیا یاخود تەمابوونی ئۆکرانیا یاخود ڕۆژەفی ئەندامبوونی ئۆکرانیایە بۆ ئەندامبوون لە حلفی ناتۆ کە ئەمە رووسیا بەهێڵی سووری دادەنا و لەوێەوە ئیتر تەنگەشەکان دەستی پێکردووە هاوکاریەکان دەستی پێکرد تا گەیشتەوەی کە لە 2004 ئەو دوو هەرێمەی کە 2014 کاتێک کە دوو هەرێم یاخی دەبن لە ئۆکراین و داوای جابوونەوە دەکەن و ڕووسەکان ئەمە دەکەنە فرسەت بۆ گەڕانەوەی هەژمونی خۆیان بۆ ناو ئۆکرانیا ئەزمەکە لە 2014ەوە دەست پێ کردووە تا گەیشتەوەی کە اتفاقی کرا پێی دەوتری اتفاقی مینسک. اتفاقی مینسک بە سەرپەرشتی ئەڵمانیەکان و بە سەرپەرشتی فەڕەنسا بۆ ئەوەی ئاڵۆزیەکان تەشەنە نەکاوە چی لە خۆگرتووە بە کورتی بۆ ئەوەی کە جۆرێک لە حکوم زاتی بدرێ بە ئەو دوو مقاتعەیە بەڵام جا نەبنەوە لە ئۆکرانیا و گرژەکان هەرێمەی دۆنباس کە دوێنێ پۆتین سەربەخۆی ڕاگەیاند بالضبط ئەمە لە 2014ەوە ئەزمەکە دەستی پێکردووە لە کاتێکا کە جەزیرەی قەرمیش هەر ئەو کاتانە بوو کە رووسیا پەلاماری جەزیرەی قەرمیدا ئەو کێشەیە بە معلقی مایەوە لە نێوان ئەوەی کە ناو دەندێت لە مەسڵەحی سیاسی ئەوروپیەکاندا جوداخوازەکان بەنسبەتی پۆتین ئەمانە وەکو هاوکاریەک بۆ دروستبوونی کۆماری و بۆ دروستبوون دەسەڵاتێکی هەرێمایەتی لەوێ بە قازانجی ڕووسەکە. زۆر دوورە جەنگی سیانی سێم ئەمڕۆ بە حکمیەوەی کە 15 وڵات
چەکی ئۆتۆمی وەکو مەدالیای لێهاتووە لە بنەڕەتدا چەکی نەوەوی ئەگەر بەکارهێتا هاتبێ یەک جار بۆ شەڕی جیهانی دووەم ئەوش لە ناکازاکی و هیرۆشیما ڕوویدا ئەوش تەنیا ئەوە بوو پەیامێک بوو ئەمریکیەکان دەیانویست بە سۆڤێت بڵێنەوەی ئەمە چەکی نەوەیمانێت چکە بۆ یەکەم جار لەوێەوە لە بەکارهێنانەکەی ئەلانی خاوەندارەتی لە چەکی نەوەی کرا بۆیە زەحمەتە بەکارهێنانی چەکی نەوەوی یعنی ئەمڕۆ 15 وڵات خاوەنی ئەو چەکەیە چۆن بەکاردێنێت کەواتە تەنیا ئەوەیە کە مەوزوعێکە ڕەدێکی ئەوەیە کە وڵاتەکە دەپارێزێت لە پەلاماردان ئەگەرنا چەکی نەوەوی جەنگی هەمەلایەن لە نێوان ناتۆ و ئەمریکا و رووسیا دوورە ڕەنگە ئینەکانەوەی کە ئۆکرانیا بووە باچی وا بوو بە قوربانی ئەم کێشەیە وا بوو بە قوربانی تۆ جەنگە گەورەکە بە دوورەزان من ئارگیسانی شەڕی جیهانی گەورە ئەوە کارەسات دەبێت زۆر زەحمەت